کاتتان باش بیسەرانی هێزان لا ناوەندی هەواڵەکانی ڕادودەنگیگەل با یارمەتیاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەتان پێشکەش دەکەین. ئەمڕۆ لە ئامەد با داواکاری ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان هەڵگرتنی گۆشەگیری و چارەسەرکردنی پرسی کورد با ڕێگەی دیموکراتیک لە ئامەد گربوونەوەی ئازادی ئەنجام دەدرێت. هاوڵاتیان لە شارە جیاجیەکانەوە ڕوودەکەن ئامەد و بەشداری لە گربوونەوەکەدا دەکەن، بەڵام لە چەندین شار لەلایەن پۆلیسەوە ڕێگری لە بەشداربوونی هاوڵاتیان دەکرێت. لەو چوارچێوەشدا لە شارەکانی شەرناخ، دیرسیم، ڕۆحا، وان و دیلۆکەوە ژمارەیەکی زۆر بەشداری لا گربوونەوەکەی ئامەد کەوتونەتە ڕێ و بەڵام بە شێوەیەکی سیستەماتیک لەلایەن پۆلیسەوە ئاستەنگیان بۆ ساز دەکرێت. سەرباریاوەش بە پێداگریەوە چالاکوانان هەوڵی دەربازکردنی ئاستەنگ و بربەستەکان دەدەن بۆ ئەوەی لا گربوونەوەکەدا بەشدار بن و بەشێکیشیان توانیویانە خۆیان بگەێنە شاری ئامەد. گەنجانی باشووری کوردستان لە شاخی کۆیژەی سنوور سلێمانی لا دژی پلانگێڕی نێودەوڵەتی و گۆشەگیری ئیمراڵی دەیان نەمامیان چاند و ڕاگەیاندراوێکیان بڵاو کردەوە. دوای چاندنی نەمامەکان گەنجانی باشووری کوردستان ڕاگەیاندراوێکیان خوێندەوە و کە تیایدا هاتووە هەموو ئەو پێشنگانەی خاوەنداریان لە دۆزی ئازادی کوردستان کرد شەهید کران یان با گەلە کۆمە دەستگیر کران. دوانمونەش ڕێبەراپۆیە کە لە گەلە کۆمەی نێودەوڵەتی و لە نامەردانەدا دەستگیر کرا. جاویستیان لەو گەلە کۆمەی سەر ڕێبەراپۆدا ئاستەنگ بۆ دۆزی ئازادی کوردستان بسازێنن و لە ڕێگەوە هەڵی بکێشن. هەموو ئەوانەی خوازیاری ژیانێکی دیموکراتیک و ژینگە پارێز و ئازادی خوازانی ژینیان وا لەسەردا، ئەوە پێویستە لە ڕاست ئەم گۆلە کۆمەیەدا خاوەنداری لە خۆیان بکەن و هەڵویستیان هەبێت. داواش لا گەل کراوە هەڵویستیان بەرامبەر هێرش و خیانەتدا هەبێت، سەر بوو هیچ هێرشێکی دوژمندانە نەوێن و خاوەنداری لە کەلتور و مێژوو و سروشتی کوردستان بکەن. میدیا عێراقیەکان سەبارەت بە دەست لە کارکێشانەوەی ئەوس مەهداوی ئەندامی ئەنجومەنی پارێزگای دیالە لەسەر فراکسیۆنی یەنەکە زانیاری نوێ دەخەنە ڕوو. ئەوس مەهداوی ڕایگەیاند وەک ئەندامی ئەنجومەنی پارێزگای دیالە لەسەر فراکسیۆنی یەنەکە دەستم لە ئەندامیەتی ئەنجومەنەکە کێشاوەتەوە باهۆی ئەوەی ماوەی چەند مانگێکە لە ژێرفشاری بەردەوامدا بووە. ئەمەش وای کردووە لا هەندێک کاتدا بچێتە ناو ململانەی لایەنەکانەوە. هەروەها مەهداوی ئاماژەی بەوەش کردووە دەنگۆی گەڕانەوەی من بۆ ئەنجومەنی پارێزگای دیالە بێ بنەمایە. هەڵویستی یاسای منیش 100% دروستە، چونکە فشارەکان گەیشتوتە ئاستی قۆڵبڕین بۆ ئەوەی پاڵم پێوە بنێت بچمە ناو هەندێک لایەن و بڕیارەوە. هەروەها باسی لەوەش کردووە ئەم جۆرە کارانە سیاسەتێکە تەنیا قەیرانی زیاتر بۆ دیالە دەهێنێت. دەبێت ئێمە قەیرانەکانی پۆستی پارێزگارمان لە بیر بێت کە سیاسەتمەدارانی وڵات دروستیان کردووە با بێ گوێدانە هیچ کۆدەنگیەک. پەرلەمانی ئوروپا داوا لە پەرلەمانی عێراق دەکات بە تەواوەتی و دەست بەجێ ئەو هەموارکردنە پێشنیارکراوانەی یاسای باریکەسی ڕەت بکاتەوە، چونکە ئەمە پێشلکردنی پابەندیە نێودەوڵەتیەکانی عێراقە سەبارەت بە مافە سەرەتاییەکانی ژیان. پەرلەمانی ئوروپا ستایشی ئەو ژنانە دەکا کە لە نێویاندا ئەندامانی پەرلەمانی عێراق کە ئەو پێشنیازەیان ئیدانە کرد، هەروەها ڕێکخراوە ناحوکمیەکان و چالاکوانان و ئەندامانی کۆمەڵگەی مەدەنی کە خەبات دەکەن بۆ پاراستنی یەکێک لە پێشکەوت و خواستترین یاساکانی ناوچەکە و پێیان وایە ئەو هەموارە باشێوەیەکی یاسایی پارێزگاری لا ژنان و منداڵانە ناکات کە بوونەتە قوربانی توندوتێژی خێزانی لا عێراق. هەر بۆیەش هەموارکردنی پێشنیارکراوی یاسای باریکەسی دەبێتە هۆی جێبەجێکردنی ڕادیکاڵتری یاساکە. پەرلەمانی ئوروپا داوای لە عێراق کرد پلانێکی کاری نیشتمانی بۆ نەهێشتنی هاوسەرگیری منداڵان و بە تاوان ناساندنی دەستڕێژی خێزانی و بەرەنگاربوونەوەی توندوتیژی خێزانی و پێشخستنی مافەکانی ژنان و کچان هەبێت کە هاوتەری بێت لەگەڵ ڕێککەوتنامەی نێکتەوەی گرتوەکان سەبارەت بە نەهێشتنی هەموو جۆرە جیاکاریەک لە دژی ژنان. بەپێی هەموارەکە هاوسەرگیری کاتی ڕێگە پێدرا و دەبێت و کچی تەمەن 9 ساڵ هاوسەرگیری پێدەکرێت و مافی بەخێوکردنی منداڵ دەدرێ بە باوک. هەروەها پێشەکی و کۆتایی مارەی لە هاوسەرگیریدا هەڵگیرێت لەگەڵ چەندین بڕگەی دیکە کەوا دەکات مەسهەبی جعفەری لە یاساکەدا زاڵ بێت.
سەرۆک عەشیرەت و ڕیشسپیانی پێکهاتەی زەدی کە لە دەستەی عەشایری شنگالدان داوا لە خەڵکی باشوور و سەرجەم پێکهاتەکانی دیکە دەکەن بچنە سەر سندوقەکانی دەنگدان و دەنگ بە ئایەندەی خۆیان بدەن، دەشڵێن دەنگ مەدەن بەوانەی خیانەتیان لە کۆمەڵگەی ئیزەدی کرد و بڕیارە ڕۆژی 20 مانگە هەڵبژاردنی خۆلی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە بچێ. خەڵکی هەرێمی کوردستان دەچنە سەر سندوقەکانی دەنگدان و نوێنەری خۆیان هەڵدەبژێرن. گەلولایەنە سیاسیەکان گرنگیەکی زۆر دەدەن بەم هەڵبژاردنە، چونکە وەک هەنگاوێکی نوێ و شکستی سیاسەتی خیانەتکاری پەدەکەت دەیبینن. یەکێک لەو پێکاتانەی کە زۆرترین زیانی لاسایی دەسەڵاتی بارزانانی و پێگەیشت بێت کۆمەڵگەی ئیزەدیە. هەرچەندە شنگال لا ڕووی ئیدارەیەوە سەر بە هەرێمی کوردستانە، بەڵام ناتوانن دەنگ بدەن. بەڵام لەبەر ئەوەی پەدەکە بە تایبەت لەسەر شنگال و زەدیەکان ڕێکەوتن دەکات و دەبێتە هۆکاری هێرشەکان بۆ سەری، خەڵکی شنگال داوا دەکەن گەلی باشوور و هەموو پێکاتەکانی دیکە بچنە سەر سندوقەکانی دەنگدان و ببن بە دەنگی ئەوان. وریشە مورادی ڕایگەیان لە مانگرتنە بێسنوورەکەم بۆ تیشک خستنە سەر ئەو کوشتار و لە سێدارەدانەیە کە لە ئێران و لە ژێر ئاڵای ئیسلامی سیاسی بەڕێوە دەچێت بەردەوام دەبن. وریشە مورادی چالاکوانی مافەکانی ژنان و ئەندامی کۆمەڵی ژنانی ئازادی ڕۆژهەڵاتی کوردستان کەژار و زیندانی سیاسی لا زیندانی ئەوین نامەیەکی ڕاستەی کۆمەڵگەی ئازاد و دامەزراوە نێودەوڵەتیەکان کرد. وریشە مورادی نووسیوێتی مانگرتنەکەم لە خواردن بۆ ئامانجی تیشخستنە سەر ئەو کوشتار و لە سێدارەدانی ناوخۆییە کاڕۆژانە لە ژێر ئاڵای ئیسلامی سیاسی لە ئێران بەڕێوە دەچن. دەشڵێت بارودۆخی مافی مرۆڤ لە ئێران ڕۆژ بەڕۆژ خراپتر دەبێت. لە سەرەتای ئەم ساڵەوە ژمارەی لا سێدارەدان گەیشتوۆتە 531 کەس، لە ساڵی ڕابردوودا 811 کەس لە سێدارە دراون و ڕێژەی لا سێدارەدانی ژنان بە بەراورد بە ساڵی ڕابردوو لە 135 زیادی کردووە. وریشە مورادی دووپاتێکی کردوێتەوە لە مانگرتنە بێسنوورەکەم لە پێناو ناڕەزایەتی دەربڕین و هەڵویستی ڕوون لە بەرامبەر ئەو هەڵمەتە جیهانیانەی دژا لە سێدارەدانن کە لەلایەن گروپ و دامەزراوە و ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بە ئامانجی ڕاگررتنی لا سێدارەدان دەستی پێکردووە بەردەوام دەبن. وەزارەتی گەنجینەی ئەمریکا سەپاندنی زەنجیرەیەک سزای نوێی بەسەر ئێراندا ڕاگەیاند. ئەم سزایانە لە کاردانەوە هێرشی موشکی ئێران بۆ سەر ئیسرائیل، هەروەها سزاکان کەرتینەوت و پیترۆکیمیای ئێران دەگرێتەوە. میدیەکان بڵاویان کردوتەوە وەزارەتی گەنجینەی ئەمریکا لە کاردانەوەی هێرشی موشکی ئێران بۆ سەر ئیسرائیل زەنجیرەیەک سزای نوێی بەسەر ئێراندا سەپاند. سزا نوێەکانی ئەمریکا دە قەوارە لەخۆ دەگرێت، هەروەها 7 کەشتی وەک مۆڵکی قەدەغەکرا و دیاری کردووە کە سەرجەمیان تۆمەتبارن بە تێوەگلان لا گواستنەوەی نەوتی ئێران و کەرەستەی پیترۆکیمیایی. ئاماژە بەوەش کراوە ئەمڕۆ شوێنە ڕێژەی و گوشارە داراییەکان بۆ سەر ئێران زیاد دەکات. ئەمەش توانای ئێران سنووردار دەکات بۆ بەکارهێنانی ئەو داهاتانەی کە لە سەرچاوە گرنگەکانی وزە بەدەستی دەهێنێت بۆ تێکدانی سەقامگیری ناوچەکە و بە ئامانجکردنی هاوبەش و هاوپەیمانەکانی ئەمریکا. ئەم بڕیارە کەرتینەوت و پێترۆکیمیا و کەرتە سەرەکیەکانی ئابووری ئێران دەکاتە ئامانج بە ئامانجی بێبەشکردنی حکوومەت لەو سەرچاوە داراییانەی کە بۆ پشتیوانی لە بەرنامە ئاتۆمی و موشکیەکانی بەکاری دەهێنێت. گوێرەی ئاژانسی هەواڵی ڕۆیتەرز کە پشتی با لێدوانی دوو سەرچاوی ئاگادارەوە بەستووە حیزبوڵای لوبنانی دەستی کردووە بە ئامادەکاری بۆ جەنگێکی خوێن لەبەر ڕۆشتنی درێژخایەن لەگەڵ ئیسرائیل. ئەو دوو سەرچاوەیە باسییان لەوەش کردووە حیزبوڵا لە دوای 72 کاتژمێر دوای کوژرانی نەسروڵڵا فەرماندەیەکی نوێی سەربازی نوێی دروست کردووە بۆ ئیدارەدانی جەنگ و هاوێشتنی موشک و پرۆسە جەنگیە وشکانیەکان. هەروەک ئاژانسەکە بە گێڕانەوە بە لێدوانی 4 سەرچاوی ئاگادار، حیزبوڵا هێشتا خاوەن جبەخانەیەکی گەورەی چەک و موشکی وردپێکە و جبەخانە موشکیەکە سەرەکیەکەی سیانی بەر نەکەوتووە. بە شێوەیەک هێشتا موشەکە وردپێکەکانی دژ بە ئیسرائیل بەکار نەهێناوە. یەکێک لە سەرچاوەکان کە فەرماندەیەکی مەیدانی حیزبوڵایە ئاشکرای کردووە کە لە سەرەتای کوژرانی نەسروڵڵا تووشی شپرزەیی بووە، بەڵام بازووی فەرماندەییەکی نوێی سەربازی بۆ ئیدارەدانی جەنگ و ئاراستەکردنی موشک دژ بە ئیسرائیل
پێکێناوە. دوو سەرچاوەیە کە داوایان کردووە ناویان بڵاو نەکرێتەوە بەهۆی هەستیاری بابەتەکە ڕایانگەیاندووە. ناوەندی فەرماندەیی نوێ سەرەڕای هێرشە یەک لە دوای یەکەکانی ئیسرائیل کار دەکات. ئەمەش بەو مانایەیە کە چەکدارانی حیزبوڵڵا لە باشووری لوبنان توانای شەڕ و هەڵدانی موشکیان هەیە. بیسەرانی هێژا هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر